یادداشتی لێک تێگەیشتنمان واژۆ کرد لە بینی دەستگای گشتی کاروباری مین و هەروەها سەنتەری مینپاکی مرۆیی و شارەزایی وڵاتی ئەرمینیا کە ئەویش سەنتەرێکی حکومیە. یادداشتەکەمان واژۆ کرد لەوێ. یادداشتەکە ناوەڕووکەکەی هاوکاریکردن و هاوکاریکردن و هەمانگیکردن لەگەڵ یەکتر ئەوان کاریان کردووە بۆ ئەوەی سەرچاوەیەکی دارایی پەیدا بکەن و تیمەکانی خۆیان بنێرن بۆ هەرێمی کوردستان، بنکەیەک بیکەنەوە، بنکەیەکی مینپاکی بکەنەوە و تیم بنێرن بۆ هەرێمی کوردستان، چونکە ئەمان ئەو شارەزاییەشیان هەیە. خۆیان لە ساڵی 2019ەوە چەند تیمێکیان لە وڵاتی سووریا کار دەکەن، بۆیە ئەمانە ئەم شارەزاییان هەیە. پێشنیاریان بۆ بکەین کە لە مانگی 10 یاخود مانگی 9 سەردانی ئێمە بکەن و ئەوەی کە بەرنامەی کاروباری مین لە هەرێمی کوردستان هەبووە تاکو ئێستا بە هیمەتی دەستگا و تیمەکانی دەستگا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمپانیاکان توانیومانە 160 ئەم مەساحەیە ئەم ڕووبەرە پاک بکەینەوە. دەتوانم ئێستا بڵێم نزیکەی 206 کیلومتری دووجا ناوچەی پیسبوو هێشتان لە هەرێمی کوردستان ماون و بە تایبەتی لە سنوورەکان و لە ناوچە کشتوکاڵیەکان.